ئەو هەڵمەتە دەڕۆژی ژینگەیی هەڕای دەگەینە ئادەتانەوێ لەم دەڕۆژەدا چ پەیامێک بگەینە؟ وڵێ سەرەتا بەخێر بێن تەواوی لایەنە ژینگەیەکانی شاری هەولێر کە لایەنە فەرمیەکان و فەرمانگەکانی ژینگەیەکانی شاری هەولێر بە هەماهەنگی و بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی ئاڤیاری هۆشیاری ژینگە هەڵمەتێکی 12 ڕۆژی ڕادەگەێنین کە بریتە لە کۆمەڵێک چاڵاکی بە مەبەستی ڕۆژی جیهانی ژینگە کە دەکەوێتە 5/6 کە ڕۆژی شەمووی هەفتەی داهاتووە بۆ مەبەستەش هەماهەنگی و تەنسیقی تەواو لە نێوان تەواوی لایەنە ژینگەیەکان هەیە کە لە شاری هەولێر کە بریتە لە فەرمانگە ژینگەی هەولێر پێشمەرگەی پاراستنی ژینگە بەڕێوەبەراتی پاراستنی دارستان و پاوان و بەڕێوەبەراتی ئاوی هەولێر و شارەوانی ژینگە پارێزی بەڕێوەبەراتی پارک و باختەکان کە بریتە لە هەڵمەتەکانی چاندنی دار و سەوزکردنی شار و پاکڕاگرتنی شار خاوێنکردنەوەی شار و هەروەها پارێزی و هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە دوورکەوتنەوە لە ئاگرکردنەوە لە شوێنە پاوانەکان یاخود لەو دارستان و ئەو شوێنانەی کە مەترسی هەیە چ لە ڕێگەی فڕێدانی جگارە یاخود لە ئەنجامی کەم تەرخیمی هەر شتێک لەو بابەتانی کە دەبێتە هۆکاری سوتان و هەروەها هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە دەستگرتن بە ئاوی بە فیرۆچوو چکە ئێستا وەرزی گەرمایە ئاو بەشێکە لە ژیان و بەشێکە لە ژینگە پێویستە هاوڵاتیان دەست بگرن بە هەدەردانی ئاو و کۆمەڵێک چاڵاکی تر هەیە کە بریتە لە خولەکانی هۆشیارکردنەوە کە بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی ئاڤیاری هۆشیاری ژینگە ئێمە خول و سمیناری تایبەتی بۆ لایەنە پەیوەنددارەکان بۆی بتوانین هاوڵاتیان هۆشیار بکەنەوە دەست بە ژینگەوە بگرن و هۆکار بن بۆ پاراستن و پاگراگرتنی ژینگەی شاری هەولێر. زۆر سپاس. ئەمڕۆ پاش ئەنجامدانی کۆبوونەوەیەک لەگەڵ لایەنە ژینگەیەکان بڕیاردرا هەمومان پێکەوە 17 چالاکی لە یەک پرۆژەی هاوبەشدا لە پێناو گەڕانەوە بۆ سیستەمی ژینگەیی کە ئەمساڵ دروشمی جیهانی 5/6 ڕۆژی جیهانی ژینگەی ئەم ڕۆژە بڕیاردرا کە ئێمە وەکو پارێزگاری هەولێر لە ناو سنووری کە هەموو لایەنە ژینگەیەکانە ئەم هەڵمەتانە ئەنجام دەین کە لەبێ ئەم بەیانیەوە دەست پێ دەکەن لە کۆمەڵک قۆناغۆی دەگرێتەوە. یەک لە داواکانەکانیشمانەوەیە کە لەم ڕۆژەدا ئۆتۆمبیل نەچیتە ناو بازار و لە هەموو ترافلایتەکان ئۆتۆمبیلەکان بگژێندرێتەوە کە هەموو ساڵێک ئەم کارەکرایە لە هەموو شار و قەزا و ناحیەکانیشدا ئەنجام بدرێتن و ئەو هەڵمەتانەی کە ئەنجام دەدرێتن لە ڕۆژانی ڕابردوودا دەکرێتن و دارچاندنە هۆشیاریە لەگەڵ زیاتر ئێمە ڕوومان بە گرنگی بە منداڵانیش دەدەین. بەرنامەمان لە گەندەڵ منداڵان هەیە و لە کوچە و کۆڵانەکانیش دەچین هۆشیاری بڵاو دەکەینەوە بۆی هەموو تیمەکان پێکەوە پەیامێکی ژینگەی باش بگەینن بتوانین هەموو لایەک هەم دەسەڵات هەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەم هاوڵاتی بەشدار بێت و لەگەڵ کەناڵەکانی ڕاگەیاندن لەگەر دە کەناڵ لۆکاڵی هەمانجیمان کردیا بۆ ئەوەی چەندین بەرنامەی ژینگەی لەو ڕۆژانەدا تۆمار بکرێت و داوا لە ئێوەش دەکەم لە ڕێگەکانی خۆتانەوە بەرنامەکانتان لە ئێستا ئامادەکاری بۆ بکەن بۆ ئەوەی هەومان هەوڵدەین سیستەمی ژینگەیی بگەڕێنینەوە نەک ئەو سیستەمەی کە ئێستا هەیە ئەو ئابووری پێشکەوتنە زیانی بە ژینگە گەیاندووە و دەمەوێت لە ڕێگەی ئێوەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێم و سەرۆک وەزیرانی عێراق و سەرۆک کۆماری عێراق بکەم پەیامێکی هەبی بۆ وڵاتی تورکیا چونکە ئێستا جینۆسایدیەک هەیە لەلایەن وڵاتی تورکیا بە تۆبارانکردن نەوەستا ئێستا گەیاندووتیا بڕینەوەی دار و لە ناوبردننی ئاژەڵ و لەگەڵ ئەوەشدا خوا خاکە کەشمان وێران دەکاتن بۆی داوا دەکەم پەیامیان نەبێت داوا لە قونسوڵخانەی تورکیا وڵاتی تورکیا دەکەم دەست ڕاگرێتن لەم کارە بۆ ئەوەی ژینگەی ئێمە گەرتێک بدا دڵنیابی لەوەی ژینگەی خۆشیێک دەچیت. زۆر سپاس. زۆرینەی هەڵمەتە هۆشیارەکانی ژینگەیتان هەم لەسەر ئاستی فەرمانگە هەم لەسەر ڕێکخراوی ئاڤیاری ژینگەیش کردێتان ینی ژینگەتان لە بەرچاوی خەڵک بچوو کردێتەوە لە کۆکردنەوەی پاژماوەی زبل و خاشاک لە کۆڵانە لە سەیرانگاکان دەستان بۆ شتە گەورەکە نەبردووە ڕێژەی شێرپەنجە لە کوردستان ڕۆژ بەڕۆژ زیادوونە بڕۆ کەس نەزان تەماشا جەوی هەولێر کە بزانێت جەوێکە ئاسمانی هەولێر ببینە ناتوانن بەسەر شتە گەورەکاندا زاڵ بن بۆ منە پاڵاوگە نایاساییەکان کۆنتڕۆڵکردنی مۆلیداهلەکان بۆ منە مەسپارەکان کۆنتڕۆڵکەن بۆ دەست بۆ شتە گەورانە. بەڵێ کاگاکار بە خۆت باش ئاگادار بوو ئێمە لە ساڵی ڕابردوو لەگەڵ زۆربەی لایەنە ژینگەیەکانی هەولێر هەستین بە داخستنی زۆربەی و پاڵەگە نایاسانەی کە بوونیان هەیە ئێستا دەستیان بەکار کردەوە لیژنەیەک پێکاتوە کە دیسان ئیجراعات بکرێتەوە هەموو پاڵاوگە نایاساییەکان لەژێر یەک چەتر کۆ بکرێنەوە بە مەرجە ژینگەیەکان. ئێمە تەنیا کۆکردنەوەی زبڵ نییە و ئێمە
زیاتر لەبەرەوەی ڕێکخراوەکەمان هۆشیاریە کار دەکەین لەسەر سمیناراتی ژینگەی خولی ژینگەی هەڵمەتی پاکردنەوە هەڵمەتی داتاندن ئێمە ئەوانەمان کردووە و ڕۆژانەش ئەو کێشە ژینگەیانەی هەنا ئێمە وەکو دەسەڵاتێک دەدەینە لایەنی پەیوەندیدار کە ئەوان کاری لەسەر بکەین ئێمە دەسەڵاتی ئێمە تا ئەو شوێنەی کە دەگەینە حکوومەت و لە هەندێک کۆنگرێ ڕۆژنامەوانیەکان ئاماژەمان پێ کردووە و هەندێک جاریش بابەتەکانمان گەورە کردووە دایتمانە تۆڕە کۆمەڵایەتەکانمان بەداچوونمان بۆ کردووە ئەو گرفتە ژینگەیانە هاوڵاتی بگەینێتە ئێمە دەگەینە لایەنی پەیوەندیدار و دام و دەستگاکانی حکوومەت ئەم ڕۆژ باسی هەندێک بابەتی ژینگەییمان کرد وەکو پاڵاوگەی نازایی وەکو نزیکی ئەو بەنزیخانە لە قوتابخانە بەنزیخانە لە ماڵکە مەردە ژینگەیەکانیان تێدانە و لەمە دووە هاتا بە فیڕۆدانی ئاو کە ئێستا کارەساتێک دروست بووە ئەمەش ئەمڕۆ لە کۆبنەوەکەدا باسی کرا کە ئێستا هەمویان دەبێ مۆڵەتی ئاویان هەبێ ئەگەر غەسلێک بێ ئەگەر ماڵێک بێ ئەگەر کەسێک پارکێک پێ ئاو دەدا دەبێ هەموو مەردە ژینگەیەکانی تێجا بەجێ اینجا ڕێپێدانی بۆ دەکرێتن دەستی ئێوەش خۆش بیت.